زرقاني رسول الله يصمت أسماء كيف الصفا يا أسمت. آمين آمين والحمد لله رب العالمين. خانەقای ئێمە کە زۆتر مەشهورین ئێمە بە شێخانی چەمپارا و حەزەتی شێخ مەلا عەبدولقادری نەقشبەندی کە باوە گەورەمان بووە و لە دایکبووی شاری سلەیمانی و گەڕێکی مەڵکەندی بووە. یەکەم خانەقای کە دروست کردووە لە شارباژێر مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1894 لە شارباژێر دەستی کردووە بە بنیانانی خانەقا لەگەڵ دروستکردنی مەدرسەی ئاینی شێخ مەلا عەبدولقادری نەقشبەندی لە ساڵی 1352 هیجری لە گوندی چەمپارا و لە کوردستانی ڕۆژهەڵات شێخ عیززەدینی کوڕی دەبێتە جێنشین و ڕابەر و شێخی طەریقەتی نەقشبەندی لە ساڵی 1998 لە مانگی نۆدا ئەم خانەقایی کە ئێستا تیا دانیشتوین لێرەدا دروست دەکرێت. مرید و منسوبەکانی ئێمە لە کوردستانی ئێران زۆرمان هەیە لە شاریبانە لە منتیقەی سەقێز لە منتیقەی سەردەج لە دەشتە تاڵ و لە کوردستانی خۆشماندا لە شاری سلەیمانی و دەوروبەری منتیقەی پێنجوێن شارباژێر گەرمیان قەڵارزێ و ڕانیا تاوکو و ڕەواندز و حاجی هۆمەران. ئەم خانەقای ئێمە کە خانەقای شێخانی چەمپاراوە هەر لە گوندی چەمپارا و شارباژێر و بە ئێستاشەوە کە لە شاری سلێمانیە بەردەوام لە خزمەتی شۆڕشەکانە بووە. مدرسە چوار دانە ئیجازەنامەی تیا کراوە. ئیجازەنامەی یەکەمینیان کە 6 قوتابی ئیجازەی وەرگرتووە و ساڵەوە 2 ساڵ دوای ئەوە 7 قوتابی ئیجازەی وەرگرتووە 2 ساڵ و دوای ئەوە لە ساڵەکانی 2008 ئیجازەنامەیەکی تری تیا بووە کە ئەو ئیجازەنامەش 8 قوتابی ئیجازەی وەرگرتووە و ساڵی 2015 کە ئیجازەنامەی تیا بووە کە ئەو ئیجازەنامە تقریباً دەدانە قوتابی ئیجازەی مامۆسایەتیان وەرگرتووە و ئیسیر لە دەبەری سلێمانی و هەولێر و قەڵازێ و پێنجوێن و عربەت و سەیسادق و کەلار کە بەردەوامن کە لە مزگەوتەکانە کە ڕۆڵێکی تایبەتیان هەیە کە خزمەتی میلەتی کورد ئەکەن و مینبەرەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئاوەدان کردوتەوە.